سەری ساڵی ئەم ساڵدا پێشانگایەک لە شاری ستۆکۆڵم بەڕێوەچوو. ئەو پێشانگایە پێکاتووە لە چەند ڕۆژ یەکێک لەو ڕۆژانە ئەمڕۆیەکە تایبەتە بە وەرزشی منداڵان و مێر منداڵان. با پێکەوە سەرێک لە ناو پێشانگاکە بدەین. وەرزش بۆ تەندروستی مرۆڤ گرنگە و مرۆڤ لە توشبوون بە زۆر نەخۆشی و دیاردەی ناپەسەندی ناو کۆمەڵگا دەپارێزێت. پێشانگایمی بە واتای من چەندین جۆری وەرزش و ژمناستیکی منداڵان و مێر منداڵانی لەخۆ گرتووە کە ساڵێ جارێک لە شاری ستۆکۆڵم بەڕێوە دەچێت. لەسەرجەم پێشانگاکانی ناو شاری ستۆکۆڵمدا دام و دەستگای ئاگرکوژێنەوە نەخش و ڕۆڵێکی بەرچاویان هەیە. کارمەندانی ئاگرکوژێنەوە بە دام و دەستگاکانی ئاگرکوژێنەوە لە زۆربەی شوێنەکان ئامادەن بە تایبەتی لە پێشانگاکاندا کە پیشانی منداڵان و ئەو بەشدارانەی کە سەردانی ئەم پێشانگایە دەکەن پیشانیان دەدەن کە چۆن دەتوانن یارمەتی خەڵک بدەن کاتێک کە شوێنێک ئاگری تێبەر دەبێت بە تایبەت ئەگەر ئینسان یاخود مرۆڤ لەو شوێنەدا بێت. لێرەدا چەندانە سۆندەیان داناوە بە حەجمی گەورە و چکۆلە. ئەوانەی کە گەورن تەبیعیە بۆ ئەو کەسانەیە کە گەورن، بەڵام بچکۆلەکان بۆ ئەو منداڵانەیە کە لێرە دەیان هەوێ پیشانیان بدەن چۆن ئەو کەرەسانە بەکارەهێنن. پاشان بووکێکیان داناوە لە شێوەی ئینسان کە منداڵەکان بەوە دەتوانن ئەو حاڵەتانە دەربێنن کە چۆن کەسێک کاتێک سوتا بێ یارمەتی بدەن بیهێنە دەرەوە، هەرچەند ئەمان لەبەرەوەی کە ئەو بووکە گەورەیە و منداڵەکانیش چووکە ناتوانن بە شێوەی ئوسوڵی هەڵی بگرن، بۆیە هەروایە لاقی یاخود دەستی ڕادەکێشن. ئەم تایایەشیان لێرە داناوە، ئەمانە تایەی سەیارن لێرە داناوە فقط بۆ ئەوەی کە ئەو حاڵەتە دەربهێنن کاتێک کە خانوویەک ئاگری تێبەر دەبێ کووتکێک یا تەورێ یا شتێکیان پێ بێ بۆ ئەوەی ئەگەر پێویست بێ شوێنێک بشکێنن بچنە ژوورەوە. کووتکەکەیش بۆ ئەوە بەکاردێنن. پاشان لەوێ بە گاز شوێنێکی گازیان داناوە ئاگری تێبەر دەدەن و منداڵەکان فێر دەکەن کە بە دەستگای ئاگرکوژێنەوە چۆن ئاگرەکە بکوژێننەوە. ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە هەموو ئەو کەسانەی کە لەم وڵاتە دەژین یاخود لە هەر وڵاتێکی دیکەش دەژین بتوانن ئەو دام و دەستگایانە بەکاربێنن یاخود شێوەی بەکارهێنانی دام و دەستگایەکە بزانن. یەکێک لەو جۆرە وەرزشانە کە ئەمڕۆ لەم پێشانگایەدا پیشاندرا ڕۆڵێر سکەیتسە، واتە ڕێگا ڕۆیشتن بە پێڵاوی تایەدار. ئەم شێوە وەرزشە سەرەتا لە ئەمریکا لە ساڵی 1930 دەستی پێکردووە و پاشان لە تێکساس پەرەی پێدراوە و ئێستاش بۆتە یەکێک لە وەرزشەکانی ناو ئۆلمپیک. لە شاری ستۆکۆڵمیش لە ساڵی 2007ەوە دەستی پێکردووە و 65 ئەندام و 2 تیمی یاریکردنی هەیە لە ئاستی ئوروپادا. لەم جۆرە پێشانگایانە واتە پێشانگای وەرزشی گرنگی تایبەتیان پێدەدرێت لەبەرەوەی پەیوەندیان بە تەندروستی تاکی کۆمەڵگاوە هەیە.